دەمێ دەستنیشانکری یاڤەکێشانە هێزên navneteweyên li Iraqê nêzik dibe. Durist li wextekê ku welat bi qonaqeka pir hestiyar da derbas dibe. Herçende ku hikûmeta Bexda dibêje ku ya berheve tenahiya welatî biparêze, lê şehrezayên biyavê leşkerî hişdariyan didin ku taqim û desteyên çekdarên derveyî kontrola hikûmetê bi astengên gelek mezin lê bikevin. Li dor vî babetî mêhvanê me Karux Xweşnaw serokê peymangeha Vekolîna Emerîkî Kurdî ji Herêma Kurdistanê digel me ye. Demê te baş Karux. زۆر سپاس خاتی فاتمە. داوی پێشنیازە داوی ڕوویدانên ku li ser vî babetî hene bi çûna te Iraq wê çawa bikare xwe ava bike eger hatu ev hêzên navneteweyî baş vekêşan. بەڵێ دیارە ئەم هێزانی کە هێزەکانی ئەمریکا هاوپەیمانانن لەسەر داوای حکوومەتی عراق لە 2014ەوە هاتوونەتە عراق بۆ ئەوەی کەەوە بتوانن هاوکاری هێزی عراقیەکان و هێزەکانی پێشمەرگە بکەن بۆ لەناوبردنی داعش و تێکشکاندنی داعش. دیارە ئێستا حکوومەتی عراق قەنەعەتی هاتووە کە هێزەکانی توانای ئەویان هەیە بەرگری لە خۆیان بکەن، توانای ئەویان هەیە ڕوبەڕووی داعش ببنەوە، بەڵام بەهۆی بوونی هەندێک هێزی لە یاسا دەرچوو کە بە فەسائیل ناسراون، هەندێکیان بەڕاستی بوونەتە جێگای نیگەرانی و ئەمانە ناتوانن وەکو پێویست بچنە ژێر چەتری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عراق کە سەرۆکوەزیرانی عراقە بە گوێرەی دەستوری عراق. بۆیە ئەبەی ئێستا دەگوزەرێ ئەوە نادڵنیاییەکە بەوەی کە ئەم هێزانە ئەم گروپانی کە بەشێک لە فەسائیل تاوەکو ئێستا ئامادەنین چەکەکانیان ڕادەست بکەن، ئەمانە عراق بەرە و تونێڵێکی تاریک دەبن ئەگەر بێت و گوێڕایەڵی سەرۆکوەزیرانی عراق نەبن کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و دەبێت چەک بە گوێرەی دەستوری عراق دەبێت چەک تەنها لە دەستی دەوڵەت بێت. ئەم گروپانە تاوەکو ئێستا ئامادەنین هەمویان کە دەستبەرداری چەکەکانیان بن و سەروەری بۆ عراق بگەڕێتەوە. بۆیە هەتاوەکو 30 مانگی نۆ دەرفەت دراوەتە ئەم هێزانە بۆ ئەوەی کەەوە بتوانن چەکەکانیان ڕادەست بکەن و عراق بپارێزن لە ڕوبەڕووبوونەوەی هەر سەرئێرشە و ئاڵۆزیە کە ڕوو بدات. ئەگەر لە دوای 30 مانگی نۆ کە هێزەکانی هاوپەیمانان دەکشێنەوە، ئەگەر ئەم هێزانە بمێنەوە چەکەکانیان لەدەست بمێنێتەوە، ئەو کاتە بە گوێرەی یاسای تیرۆر لە عراق مامەڵەیان لەگەڵ دەکرێت و ئەمانە دەبێ ڕوبەڕووی حکوومەتی عراق و هێزە چەکدارەکانی عراق دەبێ ڕوبەڕووی ئەم هێزانە ببنەوە بۆی چەکەکانیان لەدەست دەربێنن و بتوانن کە عراق ببێتە وڵاتێک کە خاوەن هێزی چەکداری منەظەم و ڕێخستوو بێ و دوور بێ لەوەی کە گروپێک لە دەرەوەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لە دەرەوەی مەنزومەی دیفاعی عراقی هێرش بکاتە سەر ناوخۆی عراق و هەرێمی کوردستانیان خود وڵاتانی دراوسێ وڵاتانی کەندا. بەڵێ کارۆخ باسی ئەوەت کرد کە قانونی وڵاتی عێراق دەیەوێت کە ڕێگری لەوانە بکە. ئایا هیچ قۆناغێک یا بابەتێک لەو قانونە لەگەڵ ئەو تاقمانە بەکارهێنراوە هەتا ئێستا هیچ هەنگاوێک نراوە؟ تاوەکو ئێستا گفتوگۆ هەیە و سەرکردایەتی سیاسی عراق و ئەوەی کە ناوی لێنراوە. ئەگەر بتانی بۆمان ڕوون بکەیتەوە کە گفتوگۆ لەگەڵ چ لایەنێک دەکرێت؟ بەڵێ دیارە ئەم گروپانێک کە بە فەسائیل ناسراون بەشێکیان گفتوگۆیان لەگەڵ کراوە و ئامادەن کە چەکەکانیان ڕادەست بکەن و ئەمەش بەهۆی ئەوەی کە لە بەرنامەی کاری لە ئەجیندای عەلی زەیدی وەکو سەرۆکوەزیرانێکی نوێ کە هاتووە دەیەوێت کە عراق بخاتە سەر سەرسکەی سیستەم و یاسا و دەستور و بتوانێت کە ئەم چەکانە کۆ بکاتەوە و دیارە ئەم لایەنانەی کە حکوومەتی عراقیشان پێکهێناوە بە شیعە و سوننە و بە کوردیشەوە پاڵپشتی عەلی زەیدی دەکەن بۆ ئەوەی بتوانێت ئەم گروپانە بخاتە ناو مەنزومەی دیفاعی عراقی، ناو هێزەکانی بەرگری عراقی ئینجا چ لە سوپا بێ یاخود لە هێزەکانی ناوخۆ بێ یاخود لە ئاسایش بێ. ئەم گروپانە ئێستا لە دەرەوەی بڵین دەسەڵاتی سەرۆکوەزیرانن. هەر بۆیە لە ماوەی ڕابردوو چەندین جار ئەم گروپانە بە شێوەیەکی ناڕەوا هێرشیان کردوتە سەر هەرێمی کوردستان، هێرشیان کردوتە سەر وڵاتانی دراوسێ وەکو سعودیا، ئوردن، وڵاتانی کەندا و بۆیە ئێستا ئەم گروپانە هەندێکیان ئامادەن چەکەکانیان ڕادەستکەن، بەڵام بە مەرجی ئەوەی کە
هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا بچنە دەرەوە. ئەو گروپانەی کە ئامادە بوون بەڵێ ئەو ناوی ئەو گروپانەت لایە هەیە هیچ زانیاریەکت سەبارەت بەوە هەیە کە چ گروپێکن دەیانەوێت و ئەگەر بتوانی بە کورتی جوابم بدەیتەوە. بەڵێ گروپەکان زۆرن لەوانە بڵێن نوجەبا گروپی نوجەبا کەتایبی ئەسحاب الکەف گروپی سەید شوهەدا کۆمەڵێک گروپی زۆرن کە ناو گروپی ئەولیا دەم ناو ناتۆرەی زۆریان هەیە گروپی جیاوازن و ئەجیندای عراق جێبەجێ ناکەن بەڵکو ئەجیندای وڵاتانی دراوسەی وەکو کۆماری ئیسلامی ئێران لە هەندێک حاڵەتا جێبەجێکەن ئەم گروپانە عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عراق دەیەوێ ئەم گروپانە چەکیان لەدەست نەمێنێ بەڵکو چەک بە گوێرەی یاسا و دەستوری عراق لە دەستی دەوڵەت بێت دەبێت چەک لە دەستی دەوڵەت بێت بەڵام ئەمانە دەڵێن نابێ هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا بمێنێ لە عراق دیارە بە گوێرەی ڕێککەوتنی نێوان حکوومەتی عراق و هاوپەیمانان و ئەمریکاش لە سیمانجی داهاتوو دواوادەیە کە ئەوان وەکو هێزیان نامێنێ بەڵکو ئەگەر پێویست بێ کارێک کە دژی تیرۆریستانی داعش بکرێ ئەوە هێزەکانی عراق و هێزەکانی پێشمەرگە کە قارمانەتی خۆیان سەلماندووە توانیویان ڕوبەڕووی داعش ببنەوە توانیویانە ئەستوڕەی داعش تێک بشێنن هێزەکانی پێشمەرگە و هێزە عراقیەکان لە سوپای عراق دەتوانن ئەم کارەکەن بۆیە بوونی ئەم گروپانە بێ بەهانەیە خات و فاتیمە ئەم گروپانە بە هیچ شێوەیەک بوونیان لە ئێستادا تەنها سەرێشە بۆ عراق دروست دەکات و ئاڵۆزی بۆ عراق دروست دەکات و عراق دەخاتە ناو تونێڵێکی تاریک و ئەگەر ئامادە نەبن چەکەکانیان تەسلیم بکەن ئەوە عراق بەڕاستی ڕوبەڕووی ئاڵۆزی دەبێتەوە و دەبێت عەلی زەیدی وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عراق دەبێت بە شێوەیەکی بڵین بە تونند و تیژی بە شێوەی چەکداری ڕوبەڕوویان بێتەوە بۆی بتوانێت سنوورێک بۆ ئەم گروپانە دابنێت تاوەکو هەڕەشە لە هەرێمی کوردستان نەکەن هەڕەشە نەکەن هەڕەشە لە بەغداش نەکەن. مامۆستاگەر بتوانمەوە پرسیارەت لێ بکەم لە دەرەنجامی ئەو هێرشانە هەرێمی کوردستان چەند زەرەرمەندە؟ بێگومان هەرێمی کوردستان زۆر زەرەرمەند بووە هەرێمی کوردستان جارێ بەشێک نەبووە لەم شەڕ و ململانەی لە نێوان لەم ماوەیە ڕوویدا لە نێوان ئەمریکا و ئێران و یاخود ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە هەرێمی کوردستان هەمیشە بێلایەن بووە یاخود هەرێمی کوردستان خۆی وەکو هەرێمێکی فیدرال لە چوارچێوەی عراقدا بە هیچ شێوەیەک بەشێک نەبووە لەم ململانەیانە و ئاراستەی سیاسەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا بەشێک بووە لە چارەسەر بە هیچ شێوەیەک بەشێک نەبووە لەو ململانەیە و نابێتە بەشێک لەم شەڕە بەڵام ئەم گروپانە بە بەهانەی ناتەن دروست بە بەهانەی ناڕاست هاتوونە هێرشیان کوردە سەر هەرێمی کوردستان زیاتر لە 1000 هێرشی درۆنی و موشەچی کراوەتە سەر هەرێمی کوردستان خات و فاتیمە نزیکەی زیاتر لە 120 شەهید زیاتر لە ینی خەڵکێکی زۆر کە بێتاوانن شەهید کراون لە هەرێمی کوردستان و زیانێکی مادی زۆر گەورە بە هەرێمی کوردستان کەوتووە زۆر دەبێت سنووریشان بۆ دابدرێ زۆر سپاس بۆ تێبینیەکانت سپاسیە مامۆستا کارۆ خۆشناو دەکەم سەرۆکێ پەیمانگەها و کۆلینên ئەمریکی کوردی بنگەه لە هەولێرێ گومان کارێکی پڕ بە زەحمەتە ji بۆی عێراقێک و vê qonağê derbas bikitin.